سڵاو بەڕێزان زۆر سپاس بۆ کاکە دانیەڵ و کۆمەڵێک هاوڕێ کە لەگەڵیان کە هەوڵین لەم لایڤەیە بە کورتی کۆمەڵێ بابەتێ لەسەر کەناری باسی بکەین لە مێژووی لە بەخێوکردنی لە تەمەنی لە کۆمەڵێشتا تەمەنەمە یەکەم زنجیرەمانە بێت بەڕاستی نازانین بەرەو چۆڕۆ چۆنی ئەبێت بە هاوڕێیان بێن بزانین بۆی چکە تا ئێستا عەلەیکم سەلام کاکە بڕیار عومەر تەبەن بەڕێزان هیوادارین تا لایڤەکە بەردەوامە بێت لە چوارچێوەی و باسا چکە ئێمە هەوڵین بەس شەرح بکەین چای منی کاکە بڕیاریجان ئەگەر کاک دانیەڵوان لە ناوەوە بن بۆی دەست پێ بکەین کەی وتیان دەست پێ بکەین دەست پێەکەین تاو کاکە دانیەڵ تەبەن یەکەم پرسیار نووسراوەتەوە ئێمە بەپێی ئەوە ئەڕۆین بەڕێزان مێژوویەکی کورتی باڵندەی کەناری بەڕێزان باڵندەی کەناری لە دوورگەکانی ئیسپانیا 5 دوورگەیە کە پێیان وترێت دوورگەکانی کەناری بۆ یەکەم جار لەوێ دۆزراوەتەوە لە سەدەی 15ە کە ئەو باڵندەیە پیکەناوی سیرینیۆس کەناریە بە ناوی کەناریەوە بەس ئێمە هەر ناوێنین سیرینۆس بۆی دوایی تێکەڵ نەبێت لەسەر لەگەڵ کەناریە کە ئەم سیرینۆسە لە سەدەی 15ەمە ئەم باڵندەیە بۆ دەنگی لە ئیسپانیا بەخێو کراوە یعنی لەبەر دەنگەکەی بەخێو کراوە لە دوای ئەوەوە ئەم باڵندەیە لە ڕێگەی کەشتیوانەکانەوە کە ئەو وڵاتانەی کە پەیوەندیە کەشتیوانیان هەبوو لەگەڵ ئیسپانیا بەرەو وڵاتەکانی تری ئەوروپا هاتوون بە تایبەتی ئیتالیا کە لەوێ تەنها نێرەکانیان نێراوە بۆ ئەوێنی تەنها نێر فرۆشراوە بازرگانی پێوە کراوە قەدەغە بووە مێی بچێتە دەرەوە لەو لە ئیسپانیا لە سەدەی 16 بۆ حەڤە دڵنیانیم لەوە 16 خۆی بە زێمەڵی 16 و حەڤە بۆی زانیارەکانمان دروست بێت بە هەڵا یاخود لە ڕێگەی بازرگانەکانەوە کە بازرگانی بە نرخێکی زۆر ئەم سیرینۆسە کۆمەڵێ ئەڕوا بۆ چوە بۆ ئیتالیا کە ئەچێتە ئیتالیا لەوێ ئەم باڵندەی سیرینۆسە زاوزەی پێەکەن و زیا ئەبێت تەبەن لەو سەدەیە با بڵین لەو کاتەیە تەنها دەوڵەمەنەکان توانیویانە یاخود لۆردەکان بۆ یاخود دەوڵەمەنەکان توانیویانە ئەم باڵندەی بۆ دەنگەکەی ڕابگرن لە سەدەی 16 بۆ حەڤەیە ئەوەش وکوتمان دڵنیانین با بڵین شاژنی بەریتانیا یەک کەناری بە هەدیە بۆ ئەبەن کە گوێی لە دەنگی ئەبێت داوا ئەکات لەوانەی کە لەو وارە شارەزان لە بواری بەخێوکردنی باڵندە داوا ئەکا کە ئەم سیرینۆسە پەرەی پێ بسێنرێت پاش ماوەیە کە بۆ یەکەم جار کەناری لۆندەن فانسی کە لە ڕێگەی یانی فانسیەوەیە دروست دەکرێ و بۆ یەکەم جار ناوی ئەنرێت کەناری لۆندەن فانسی کە ئەمە یەکەم جۆر بۆ کە کەناری لێ دروستکرا و واتە بووکو زانیاری کەناریەک لەوەی کە ئەمڕۆ بەخێوی ئەەکەین ئێمە و ناوی کەناریە نییە لە سروشتانی لە سروشتا بوونی نییە بەڵکو دروست کراوە تەمەنێری کەناری بەگشتی تەمەنی کەناری بەگشتی کەوتۆتە سەر ئەوەی چۆن زاوزەی پێەکەی یا خۆت بەس نێرێک ڕاگری بۆ خوێنن نێرێک بۆ خوێنن کە ڕای بگری لە تەمەنی 12 تا 13 تا 15 ساڵیش ئەژی وەکو نێر کە بخوێنێ و نەخێتە قۆناغی جوودکردنەوە بۆ قۆناغی جوودکردن کاتێک باڵندەی کەناری جوود ئەکرێت بە هەموو جۆرەکانیەوە ئەگەر ساڵی 2 جار جوود بکرێت زۆر 3 جار جوود بکرێت ینی 2 جار جوود بکرێت میەکانیان 4 بۆ 5 ساڵ ئەژین ئەگەر بوو بە 3 جار ئەگەری هەیە ئەو تەمەنەکەم بێتەوە نێرەکان 5 بۆ 6 ساڵ ئەژین تەمەن تا زیاتر بێت لە تەمەنی ئەو باڵندەیە کەم ئەبێتەوە شوێنی گونجاوی کەناری چیە بەڕێزان کەناری باڵندەیەکە وەکو هەموو جۆرە باڵندەکانی کە بەپی ئەو کەش و هەوایی کە ڕای ئەهێنی تایە نی بە چوار وەرزەی ساڵ تا ڕائێنیت بەرگەی هەموو پلەی گەرمایەکی بەرز و
هەموو پلەی گەرمایەکی نزم ئەگرێنی بەرگەی ئەگرێت گرنگ ئەوەی تۆ چۆن ڕای ئەهێنیت شتێک نییە بەنایەوەی بڵێ باڵندەی کەناری بەرگەی پلەی گەرمای بەرز یا پلەی سەرمای نزم ناگرێت چەند پلەی گەرمای با بڵێن نزم بێت یان لە ژێر سفرەوە بێت بەرگەی ئەگرێت بە شەرتێک ئەو باڵندەیە بواری فڕینی هەبێت بەڕێزان بواری فڕین زۆ گرنگە بۆ باڵندە بە تایبەتی کەناری کە ئەویش جۆرێکە لە هەموو باڵندەکانی کە چکە هەموو وزەکەی خۆی لەو فڕینە کۆکاتەوە بەر ڕۆژاتۆ باڵندێ بخەیتە قەفەزێکی بچووکەوە بواری فڕینی نەبێت با بڵین هەرچەنە ئەویش بینیمانە لە بەفرایە ئەدنیا بەستێتی لە قەفەزێکی وایە هیچ کێشەیەشی نییە. پلەی گەرمی گونجاو باسمان کرد شوێنی گونجاو شوێنی گونجاوی کەناری با بڵین شوێنی گونجاو تەبە من پێشکەوتم ئەو پرسیارە مەبەست شوێنی گونجاو چییە؟ هەمیشە باڵندە بە هەموو جۆرەکانیەوە و کەناریش بە تایبەتی لە قۆناغی پشوو لە قۆناغی توولەک یاخود جیاکردنەوەی بێچووە تا شوێنیان گەورەتر بێت با بڵین پێ ئوترێ مەتێر بە عەرەبی بە کوردی پێڵێن با بڵین قەفەزی گەورە بێت پێڵەن شەبەکە گرنگ ئەوەیە لە شوێنێکی گەورە بێت تا گەورەتر بێت تەندروستی باشترە بێت فڕینی باشترە بێت کە فڕینیشی باش بوو ماسوولکەکانی بەهێزە بێت ئێسقانی بەهێزە بێت پەڕی بە جوانیەتەوە وزەیەکی زۆریش کۆکاتەوە کە ئەبێتەوە کاری بەرگری بەهێزکردنی بۆ قۆناغی جووتکردن و تایبەتی قۆناغی جووتکردن پێش قۆناغی جووتکردنی مە قۆناغی ئامادەکردنمانەیە باشترێکە هەمیشە نێر بە مانگ پێشمێکان ئامادە بن چکە نێر چەند ئامادە بێت هیچ کێشەیەکی نییە چکە ئەوە نییە بڵێ تا ئامادە بێ باشترێکە بەڵام مێ ئەبێ وا ئامادە بێت لە ماوەیەکی کەما لەگەڵ نێریکی ئامادەیە جووتیکەی چونکە مێکە ئامادە بوو گەرای دابەزیە هێلکەدانیەوە ئەو کاتە هێلکە ئەکاو هێلکەکە بەفی ڕۆ ئەچێت لەبەرەوە دائیمە نێرەکان وا باشتێکیشە ئەگەر قەفەزێکی بچووکە بێ بۆی هەست بە بوونی خۆی بکات چکە سروشتی کەناری وایە نی هەموو زۆربەی باڵندەکان کاتی قۆناغی جووتکردنیان حەزەکەن شوێنی تایبەتی خۆیانە بێ ئەم نێرومەیە بە تایبەتی نێرەکان کە ئەم شوێنە بەی خۆیانە زان و با بڵێن دەسەڵاتێکیان بەسەر و شوێنە ئەویشە و قەفەزەیە گرنگ ئەوەیە لە قۆناغی جووتکردنە ئەبێ کەناری لە 40 سانتیمی ئێمە باسی پانی ئەەکەین 30 سانتیم بۆ هەموو قەباری درێژیەکەی 40 بێت 50 بێ 60 بێت 70 بێ 80 بێ مەتر بێ مەتر و 20 بێت بەرزیەکەی 30 بەسە چکە و ئەفرێت یعنی بەس فڕینەکە مهمە کە لە 40 سانتیم و دەست پێکا کە بۆ بە تا گەورەتریش بێ باشتێکە بۆ قۆناغی جووتکردن وەکو قۆناغی جووتکردن جووت دائەندێت بە یەکەوە ئەوەش لە کاتی خۆیان باسی یەکەین بۆچی پلەی گەرمیمان تەمەنی هێلکەی کردنی کەناری و ژماری ئەو هێلکانەی کە دەیکاوت هێلکە دەکات بەڵێ بەڕێزان کەناریش وەکو زۆربەی باڵندەکانی کە تەمەنی هێلکەکردنی با بڵێن ژمارەی ئەو هێلکەی کە لە تەمەنی ئەیکات نزیکی 46 بۆ 47 هێلکە ئەکات بە گشتی شتێ زیاتر کەمتر بۆیە ئەوترێت زۆربەی باڵندەکانی کەشەر بامان شێون کە ئەبێ لە ساڵێکە 2 جار زۆر زیاترە بێت 3 جار جووت بکرێت دە ساڵێکە چەند هێلکە دەکات وکووتمان کەناری 4 هێلکە بۆ 6 هێلکە ئەکات یعنی 4 بۆ 6 هێلکە ئەکات خۆی 4 هێلکاکە بەڵام هەنێکە 5 ئەکاتە نیە 6 ئەکات باشترین جۆری کەناری باو جۆرەکانی کەناری بەڕێزان باشترین جۆری کەناری ئەو کەناریەیە کە تۆ خۆت حەزلێتی هیچ کەناریەک نییە لە جیهانە بە هەموو ئەو ژمارەی کە هەیە کە ئێمە بتوانین بڵین ئەم کەناریە باشتێکە لەوە هەمووی ئەوەیە کە بەخێوکەرەکە خۆی چی پێخۆشە چێژ لە چی ئەبینێت ئەوە ڕابگرێت شتێک نییە بەناویەوەی بڵێ ئەم کەناریە لەو کەناریە باشتێکە بەڵام نرخی کەناری پەیوەندی بە قورسی بێچووگرتنیەتی لی چکت کەناری تا قەبارەی گەورەتر بێت بێچووگرتن لی تۆزە زەحمترێکەری تەپۆتر ئەبێت بۆ نمونە کریستە بڵێن کە پێ ئەوتێ کریست و کریست بێرد ینی کریست ئەوەیە کە کڵاوی هەیە کریست بێردیش با بڵین ئەو بێکڵاوەکەیەتی هەر پێ ئەوتێ کریست بێرد هەر خۆی ناوەکەی وایە ئەمان گەورن حەجمیان گەورەیە و بێچوو سستن ینی باڵند خۆی کەناریەکی سستە بێچووگرتن لی ئاسان نییە
نەرویجی هەیە کە بە هەمان شێوە قەبارەی گەورەیە، نۆرچیشی پێڵێن نۆرتیش، ئەمانە تۆزێک بێچوو لەمە ئەمانە نرخیان گرانترێکە وەکو نرخ ئەژینا وەکو ئەوەی بڵێ کامیان لە هەمووی باوترێکەیە ئەوەیە لە ئەوروپا ڕازە ئەسپانیۆلا هەیە، فای فانسی هەیە، کەناری ڕەنگ هەیە، ئەمان هەمووی باون بەگشتی کەناری ڕەنگ سەر و 900 کەناری ڕەنگ هەیە، جۆری کەناری ڕەنگ هەیە 900 زیاتر، کەناری شێوەش لە سەر و 36 جۆرە، چکە ساڵ بە ساڵ ینی زۆر ساڵ شتی تازەیەن بۆ نمونە لەندەن فانسی لەو پێش کە نەمابوو بە نزیکی دروست کراوەتەوە لەم چەند ساڵی پێشوە، کەناری دەنگیش کە ستاندار بێت و باوەڕ پێکرا بێت 3 جۆر هەیە، ئەویش کەناری ڕۆلەری ئەڵمانیە کە ئەمە ئەسڵەکەیە کە لە یەکەم جار لە ئەڵمانیا دروست کراوە لە شاری هارتسەی پێڵێن کە ئەو کەناریە یەکەم جۆری کە پێڵێن هارتسە ڕۆلەر، دووەم کەناری وەتەرسلاجەری پێوترێ، مالیوانشی پێوترێ، بەڵام زیاتر خۆی وەتەرسلاجەرە ناوە زانستیەکەی کە لە بەلجیکا دروست کراوە، خۆی لە فەڕەنسا دەست پێکراوە، بەڵام ئەوان نەگەیشتونەتە ئەنجامی کە جێگریکەن لە دوایە لە بەلجیکا جێگیر کراوە، بۆیە پێ ئەوترێت وەتەرسلاجەری ئەڵمانی ئەفونکە ڕۆلەری ئەڵمانی و وەتەرسلاجەری بەلجیکی، کەناری تێمبرادۆش کە لە هەمویان تەبەن ڕۆلەریش و با بڵێن وەتەرسلاجەریش و تێمبرادۆش لە ئەسڵا لە ڕۆلەر گیراون کە لە ئیسپانیا دروست کراوە پێوترێت تێمبرادۆی ئیسپانی کە ئەویش 3 جۆری هەیە بەپێی دەنگەکەی دەنگی چامپیۆن کلاسیک، دەنگەکەی بەرزە، دووەمیان نازانم ناوی چییە، با بڵێن ناوی هەر بە 3 جۆری هەیە، دەنگ بەرزی و ناون مامناوەند و دەنگ بەرزی پێڵێن، دەنگی بەرزی وازام سێمیان، دەنگ بەرزەکە پێوترێ کلاسیک، لە هەوڵی کەس زۆری راوە لە سلۆڤاکیا هەوڵی راوە، لە با بڵێن لە رووسیا هەوڵی راوە کە کەناری ڕووسی هەیە، کەناری سلۆڤی پێڵێن، سلۆڤانی پێڵێن، ئەمانە دەنگەکانیان جیاوازە، بەڵام ئەوانە جێگرنین دەنگەکانیان بە چی فێرە بن؟ بە فێرکردن فێرە بن، یعنی ناگواسێتەوە بۆ وەچەکانیان، ئەیلا ئەبێ فەر بکرێ بە دەنگ جوێی لێ بێگە جوێی لە دەنگی کە بێت ئەو سەوتە بۆ شێوە نامێنێ، بۆیە ئەو 3 جۆر کەناری دەنگیش هەیە، کەناری ڕەنگی ژووت وتمان لە 900 جۆری زیاترێکە. باشترین جۆری خۆراکی سەرەکی کەناری، بەڕێزان خۆراکی سەرەکی کەناری پێویست بریتیە لە کۆمەڵێک تۆ کە ئەو توانی کە کەناری خوا بۆ نمونە کەتان کە سەرەکیەتی زائیدەن تۆشێلم ئەخوات، زائیدەن شادان ئەخوات، پێرەلا ئەخوات، هەرزن ئەخوات، شەوەفان ئەخوات، کۆمەڵێ تۆوی کە هەیە کە کونجی ئەتوانرێ بیرێتێ بە ڕێژەیەکی کەم، تەبەن ئەمان هەمووی بە ڕێژەیەکی کەمە کە ئیرێ بە باڵندە تۆوی نێجەر کە زۆر باشە بۆ کەناری و زۆر لە نێجەر و پێرەلا زۆر لە تۆکانی کەی تر باشتر کارێ بە کەناری کە تێکەڵی خۆی هەیە و بە درێژایی ساڵیش هەمان تێکەڵی ئیتێ پێویست بۆ ناکە بە هیچ شێوەیە بیگۆڕی کانێکە زەڵێت تۆی زستانەوە هاوینە نەک بە نسبەت کەناریەوە بە نسبەت هەموو باڵندەکانی کەوە و خواردنی تەواوکەرەکان با بڵێن کەناری تێکەڵەکەی خۆی کە کۆمەڵێ ڤیتامینات و پرۆتین و کانزایتایە بە خواردنی تەواوکەریان بۆ دروست کردووە بۆی کە ئەوی لە سروشتایەوەکو خۆی وەری بگرێت کە بریتە لە پاکەی پێڵن دای خۆمان پێڵن سریلاک، لە ڕێگەی ئەم سریلاکەوە ئەتوانی هەم سریلاکەکەی بە پێی قۆناغەکەی بگۆڕی جۆرەکەی یاخود ئەو ئەوەی کە تێی ئەەکەی بۆ نمونە باڵندە بەگشتی لە قۆناغی توولەکە پێویستی بەوەیە کە خواراکی با بڵێ یاخۆ ڤیتامینات یا کانزاکان یا ترش و تەمینەکانە وابی خوا کە پەڕی بەهێزکە، ماسوولکەکانی بەهێزکە، ئێسکی بەهێزکە بۆی بۆ وەرزی پشوو پەڕێکی جوان و پاک و بەبێ کێشە دروست ببێت و باڵندەیەکی تەندروستیش بێ لە قۆناغی پشووە باڵندە تەنها پێویستی بە تێکەڵەیەکە بیخوات چکە زۆرترین کاتژمێرەکانی شەو ڕۆژ نووسووە لە قۆناغی ئامادەکردنا جیاوازە لە بەروی میەکان پێویستیان بە کالیسیۆم هەیە، نێرەکان پێویستیان بە ڤیتامین ئی هەیە، بێجگە لە کۆمەڵێک با بڵێن وەکو مڵتیڤیتامین هەیەچکەی کە ئەبێ بیتێ بۆ بەرگری بەهێزکردنی، بەڵام سەرەکیەکەی کە ئەبێ بیرێتێ ئەو دوانە بڵێن ئی بۆ نێر و کالیسیۆم بۆ مێیە
کە بۆی ئامادەیەکی کە بەلایانی کەمەوە ئەبێت 4 هەفتە بیانەی تێ بۆی بنچینەیەکی پتەودانەی بۆ ئەو قۆناغی کە تێچێ دوایەوە قۆناغی زودکردنیە کە بێچوو ئەبێت ئەمیش بە هەمان شێوە بێچوو پێویستی بە زۆرترین ڕێژەی پرۆتین هەیە پێویستی بەوەیە کە خواردنیکەی بیتی وەکو تۆوی چەکەرە یاخود کۆمەڵێشتی کە هەیە کە لەگەڵ سریلاکە بیتێ ئەموکو باسکردنی گشتی قەپەز لە حەوشەی ماڵ لە حەوشەی ماڵا بەڕێزان باشترین شوێن بۆ هەموو جۆرە باڵندەیەک بە کەناریەک کە لە حەوشەی ماڵا بە درێژایی ساڵ تاوان ئێمە کاتێکیش بیر ئەەکەینەوە کە لە حەوشە باڵندە بەخێوکەین ئەبێت لە نێوان بەهار و هاوینانی لە مانگی شەشەوە چکەیتە دنیا بەرەو گەرما ئەڕوا بە تەواوەتی یا لە پێنجەوە ئەتوانی باڵندەکە لە دەرەوە ڕابێنی تەواو کە ڕاژ هاو تەواو گرنگەوەی لە شوێنێکا بێت لە باران بیپارێزێت لەسەر کە بابڵین باران ببارێت بچێتە شوێنێکەوە خۆی تیابشارێتەوە باشترین شتە بەڵام لەوێات بەڕاستی لە ئیلا بێک ئەو کاتە قۆناغی جوودکردنە بێ وا بیری لێ بکەیتەوە کە بکەوێتە بەهارەوە بۆی ئەو کاتە کەشوهەوا خۆشە بێت لەگەڵ باڵندەی دەرەوە چۆن لە دەرەوە کاتە زاوزیەکەن ئەوانیش زاوزیەکەن و زۆ شتێکی باشە بەڵام لەو کاتەیە لە دەرەوە کووتمان نابێ بە کۆمەڵ بێت ئەبێت بە جوود بێت هەموو کاتێ بەجوو سەرکەوت نەبێت بەڕێزان هەتا ئێرە پرسیارەکانی ئەمڕۆمان تەواو بووی یەم با بڵین زنجیرەی ئەمڕۆمان هەج بە ڕێزێکیش هەج پرسیاری شیە لەسەروی باسمان کرد ئێمە لە خزمەتانای من لانسم وەرگرت و نازانم ئیتر بەڕێزان تکاتان دیەکەین هیواداریشم وکوتم باسەکەی ئێمە لە چوارچێوەی ئەو خاڵانە بۆ کە باسمان کردووە بۆی بابەتەکە تەمەن زۆر سپاس بۆ کاک دانیێڵ و هاوڕێکانی کەوایان بیر کردوێتەوە ئەمە ببێ بە سەرچاوەیەک هەرچ کەسێک پرسیاری بە تەمەنە و خاڵانە هەمووی دائەنین لە بابەتەکە نەمزانین لە تەلەفۆنەکە چۆن داهێنرێت بۆی وکو سەرچاوەی چیرێ بێ هەچ کەسێ ویستی لە داهاتوە بگەڕێتەوە لەبەرەوە داوای لێبردنەکەین دوای وەڵامی با بڵین هەچ پرسیارێ لە چوارچێوەی ئەم بابەتە نەبێت وەڵام ناینەوە و کە تەواویش پرسیار نەبوو لەسەرەوەی باسمان کرد لایڤەکە کۆتایی پێێنی ئاکاس ئێستا وختێکی باشە بۆ جوود بوون بەڵێ ئێستا کاتێکی زۆ باشە بۆ جوود بوون کاگاکام کاک سۆران ئەوە هیچ کە مامۆستا بۆ سێبێ چۆکەناری چەند غەرام سری لا باشیان دەکات کاک عەبدوڕەحمان ئەڵێ مامۆستا بۆ سێ بێچووی کەناری چەند غەرام ڕوبعی کیلۆیە کافیە بۆیان ئیتر بە پێی ئەوەیە چۆن نەخۆن و چەند نینایەن کاک دانیێڵ سەری خۆش بێ ئایا لە چوار فەسڵە دەتوانین قەفەز لە حەوشە دابنێنەوە چۆن کاک دانیێڵ ئەتوانی داینی بە مەرجێک وکو وتمان ئەوەی کە گرنگە کە بیزانین ئەوەیە لە دەرەوە کە داونا ئەبێ لە کاتی قۆناغی با بڵین ئامادەکردنان نێرومێت جیابن زایدن لە قۆناغی جوودکردنان نێرومێت جوود دایانین چکە شەڵا باسی ئەو شەکەین لە بابەتی چیکەیە بۆچی بە جوود باشترێکە وەک لەوەی بە کۆمەڵ بێت گرنگ ئەوەی ئێمە ئەوە بیر لێ بکەینەوە لە دەرەوە کووتمان زۆر بە ئاسانیە توانی باڵندە جووتیکەی بە مەرجێک و کووتمان ئەبێت ئیتر گرنگ نییە چ جۆرە قەفەزێکە گرنگ ئەوەیە جوود لە قۆناغی جوودکردنا بەیەکەوە بن بەڕێزان هیوادارین وکووتمان پرسیارەکان لە چوارچێوەی بابەتەکە یابێت وکووتمە کاک دانیێڵ هیوادارم وەڵامەکەم ئەوە بوو بێت وکووتمان ئەتوانیت لە قۆناغی پشوو یاقین تولەک و پشووە هەمووی دەیەک شەبەکەی گەورە بێت کێشەی نییە بەڵام کە کەوتیتەوەی قۆناغی ئامادەکردن ئەبێ نێرومێت جیابێت زائیدەن جوودیش جوود کرێت کاک عەبدوڕەحمان بە دڵنیایی کاریگەری ئەبێت بە دڵنیایی خۆ لە باڵندەش لە سروشتا بە هەمان شێوەیە یعنی ئێمە بێنینە بەر چای خۆمان کاک عەبدوڕەحمان لە دەرەوە شەی وایە لە بەهارایە لە با بڵین لە مانگی پێنجایە لە ناوەڕاستی مانگی چوارایە
یاخود بارانێکی زۆرە بارێت زۆربەی باڵندەکانیش بێلکەیانەیە لەوانەیە سروشتی ژوا بێت یانی ئەمە خواوە ئەمەی تر کارێکی پەیوەندی بەوە بێت بۆی ئەو باڵندانە کە ئەگەر لەو پێش شێژ نەبوو بێت شێ دروست ببێت بۆی ئەم هێلکانە هەڵبێن. بەڵێ کاکە شوانگیان کەناری هەرز نەخوا و زۆر بە دڵنیایژەی خوا بەس چۆن شادان ڕێژەیەکی کەمە ئەویش ڕێژەیەکی کەمەخوا. بەڕێزان وکوتم سپاسدانەکەین ئەگە پرسیارەکان لە چوارچێوەی بابەتەکەی بێت بۆ ئەوەی وکوتمان بابەتەکەمان هەچ ببێ بە سەرچاوەیەک بۆ داهات و هەچ کەسێ ویستی لەو چوارچێوە نەچینە دەرەوە بۆی سوودی لێببینێ. بەڕێزان ئەگەر پرسیاری کە نەبێت لەسەر و بابەتەی باسمان کرد مامۆستاوەکی لە دنیا لەکردبوو کاک عەبدوڕەحمان گیان ئەگە بتوانین لە چوارچێوەیەم بابەتە قسە بکەین من لە خزمەتە. بەڕێزان ئەگەر وکوتمان لە چوارچێوەی بابەتی باسمان کە پرسیار نەبێت لایڤەکە کۆتایی پێێنین بۆی زۆر دوور درێژش نەبێت وکوتمان بۆی بێ بە سەرچاوەیەک ئەوەی دوای ئێوە کە هێتە ناو بابەتەکەەوە سوودمەند بێدەی. دیارە پرسیار نییە بەڕێزان دەستی کاکدانیێڵ ئەوان خۆش بێت ئێستا تێگەیشتین لە بابەتەکە زۆر شتێکی باشە کە ئەتوانین بە کورتی قسەی لەسەر بکەین. زۆر سپاس ئەچکەم و کوڕێکیژە بێ داوای لێبوردنەکەین ئینشەڵا هەوڵین لە زنجیرەکانی داهاتووە باشتیشی بکەین. کاتێکی خۆش خواتان لەگەڵ. جامە چۆن کۆتایی پێ لێرەوەیە.